ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. هێزی پێشمەرگە کەوتە ڕێبەرە و مەکتەبی سیاسی مالومە لە ڕۆژی یەشی حوتی تەموزی 1964 کاتێ کۆنگرەی شەش لە قەڵاتە دەست پێکرا بە ئامادەبوونی سەربارزانی دوابەدوای کۆنگرە لە ڕۆژی حەڤەی حوتی 1964 بە فەرمانی بارزانی هێزی پێشمەرگە کەوتە ڕێ بەرەو میمسینی مالومە. لە ماوەی هەفتەیەکا و بێ شەڕ و تەقە و کوشار هەموو پێشمەرگە و فەرماندەکانیان هاتن ناو ڕێزی سوپای شۆڕژێری کوردستانەوە. ژمارەی 450 پێمیم و کادری حیزبی لەگەڵ هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی مالومە لە هەمان هەفتەدا ناوچەکان بەجێ هێشت و شەوی 24 حوتی 1964 چوونە ناو ئێرانەوە و دواتر لە هەمەدان جێگیر بوون. مامۆستا ئیبراهیم ئەحمەد پێش دەربازبوونی باڵی میمسینی مالومە بۆ دیوی ئێران بە مێژووی 24 حوتی 1964 وتارێکی بۆ فەرماندەی هێز و بەتالیۆن و پێشمەرگەکان ئاڕاستە کردبوو. دەڵێ من نامەوێت کورد بکوژە، نامەوێت لەگەڵ هێزەکەی مەلا مستەفا بارزانی کە بەرەو مالومە دێت چنگ بخێنە ناو خوێنی یەکترەوە. ئێمە دەچین بۆ دیوی ئێران. هەر لێ پرسراوێ یان هەر پێشمەرگەیە دەوێت بمێنێتەوە و بچێتە پاڵ بارزانی دەرگا لەسەر پشتە و ئێوە ئازادن و ئەوەی لەگەڵ ئێمەش ئەمێنێتەوە و شوێنمان ئەکەوێ هەم دیس ئازادە. ئێمە ناتوانین پێشبینی بکەین چیمان بەسەریێت لە ناو ئێرانە. هەر پێمیم یان ئەندامێکی پێدارکافیش دەچێتەوە ماڵی خۆی و سەر ئیش و کاری ئاسایی خۆی هەم دیسان ئازادە. لەسەر فەرمانی بارزانی بارەگاکانی سوپای شۆڕژێری کوردستان لە ناوچەی هەولێر و سلێمانی ئاگادار کران کە بە هەستی ڕێز و لێبوردنەوە دەستی برایەتی درێژ بکەن بۆ لایەنگران و کەسانی سەر بە سەرکردایەتی باڵی دابڕاوی مەکتەبی سیاسی و هیچ کەسێ بۆی نییە دەستدرێژی بکاتە سەر ژیان و ئازادیان و مانەوەیان لەژێر سەبەری شۆڕشدا و هەمویان جێی ڕێز و ستایشن. 26 ئەیلولی مانگی نۆی 1964 لە ڕۆژی 28 ئەم مانگەوە کۆنگرەی ملی لە قەڵازە دەگیرێت بۆ هەڵبژاردننی نوێنەرانی میلەت بۆ بەشداریکردن لە مەجلیسی قیادەی شۆڕژ لە سەرتاسەری کوردستان. غازی ژەهراوی دوای کشانەوە ئاودیوبوونی باڵی میمسینی جەلالی بۆ ئێران عەقیل نووری مەلامعرف کرا بە سەرکردەی ئەرکانی سوپای شۆڕژێری کوردستان. ڕۆژێکیان بورسیەکی نرد بۆ هەموو هێزەکانی سوپای شۆڕژێری کوردستان چاودێری خۆیان بکەن کە شەڕ هەڵگیرسایەوە ڕەژیم غازی ژەهراوی بەکاردێنێ. بارزانی بورسەکەی خوێندەوە و زۆر نائارام و تووڕە بوو. فەرمووی ئێمە هێشتا لە وتوێژداین و شەڕ لە ئارادا نییە، چۆن ئەبێ بە هەواڵی لەم جۆرە وری میلەت بڕوخێنرێ لە کاتێکە هیچ بەڵگەیەک نییە کە ڕژێم ئەم جۆرە غازانە بەکاربێنێ. سەبەتەیەک هێلکە و لابردنی گومرگ. ساڵی 1964 بارزانی بۆ گەڕان بەناو کوردستانە گەشتبووە شارۆچکەی چواردا. لە ماڵێک میوان بوو کابرایەک بە خۆی و سەبەتەیەک هێلکەوە سوور بوو لەسەر ئەوەی بچێتە ژوورەوە بۆ لای بارزانی کە گەیشتە ژوورەوە وتی قوربان ئەم سەبەتە هێلکەی مریشی کوردیەم بۆ بەرزان هێناوە. لە وەڵامدا بارزانی بە کابرای وت من پێویستم بە هێلکە نییە، بەڵام دیارە تۆ مەبەستێکی دیکەت هەیە. کابراوتی بەڵێ خێزانەکەم ماوەیەکە هەرکەی مرشەکانمان کۆ دەکاتەوە و ئەمڕۆ بەرەو سلێمانی کەوتمە ڕێ بیفرۆشم. لە ناو چوارتا دەرچووم گومرجی جەنابتان پسوڵەی 9 دیناریان بۆ کردم و پارەکەمدا. گەشتمە نزیک ئەزمەر وتیان ئەم پسوڵێ ناخوات دەبێ 9 دیناری دیکە گومرگ بدەیت. ئەو 9 دینارەشم ڕق کردەوە. دڵنیام لە دەباشان لە نزیک سلێمانی بە دینارێکیش لە دەستان ڕزگار نابن. بە باشترم زانی سەبەتە هێلکەکە بەرەو چوارتا بێنمەوە و پێشکەش بە ئێوەی سەرۆکی ئەم شۆڕشە بکەم. بارزانی زۆر دڵگیر بوو. لە هەمان کاتا پێخۆشحاڵ بوو کە ئەم باسە ڕاستە و ڕاست هاتە بەردەستی. لەسەر فەرمانی بارزانی خۆی وروستکەیەکم کرد بۆ هەموو بنکەکانی سوپای شۆڕژێری کوردستان و
بارگەکانی پێدارکاف لە ئەمڕۆ بەدوا و گومرگ و باج و هیچ جۆرە ڕسوماتێکی گومرگ لە هاوڵاتیان ناسەنجێ. تەنیا لەبارە تووتن باجوەردەگرن کاتێک کە دنیا دەبن دەچێتە ناو شارەکانەوە بۆ فەحەزکردن و فرۆشتن. بۆ ئەمە بەستش ئامۆژگاریتان پێدەگات. دەیفەرموو میلەت ئەوانەی چەکیان دژی کورد هەڵنەگرتو و دژی ئەم شۆرشە ڕەفتار ناکەن هەموو بە پێشمەرگە دەشمێردرێن. لەبەرەوە پێویست ناکە باج و خەراج و ئابوونان لێ بسەنجێ. ئەگەر کەسێ زەکاتی شەرعی لەسەر بێ و بە ئارەزوو ویستی خۆی بیدا بە پێشمەرگە، ئەوە ئەو کەسە جێی ڕێز و ستایشە و خوددا لێ ڕازی بێ و زەکاتەکەی لێ قبوڵ بکرێ. بارزانی بەردەوام ئاگاداری دەنگ و باسی دنیا بوو. بارزانی حەزی دەکرد گوێ لە ڕادیۆ بگرێ و بەردەوام ئاگاداری دەنگ و باسی دنیا بێ و هەروەها بەردەوام ئاگاداری دەنگ و باسی دنیا بوو. گوێی لەو ئیسگانە دەکرد کە بە زمانی عەرەبی و ڕووسی و یان فارسی داخاوتن. لە کاتی گەڕان بە شوێنی ئیزگەیەکدا ئەگەر میلی ڕادیۆکە بچوایە سەر قورئان لای نەدەبرد. وازی لەو ئیسگەیە دەهێنا کە بە شوێنیا دەگەڕا هەتا دوا ئایەت گوێ لە قورئانەکە دەگرت. ڕۆژانی کۆنگرەی شەشی پێدارکاف 1964 ئەو کاتە بارودۆخی ناو سلێمانی زۆر ئاڵۆز بوو کە تاریکدا دەهات دەست دەکرا بە دزی و جەردەیی و چوونە سەر ماڵان و دوکانان بۆ پارە کێشانە و تاڵانکردنی ماڵی هاوڵاتیان. دوای ئەوە ئەو پیا و خراپانە کەوتن لە لێدان و کوشتن و دیرکردنی خەڵکی بێتاوان. هەندێک لەو کەسانە تێکراو بە پارتی ئەو سەردەمە بوون و لە گوندی کانیماسی نێوان سلێمانی و تانجەرە و بەندیخانیان دانابوو. لە 5/7/1964 لە کاتی کۆنگرەدا بڕیاردرا من بچمەوە بۆ سلێمانی لەگەڵ پەلێ پێشمەرگەی بارزانیدا. بە یارمەتی کەسانی دیکەی بێلایەن لە ناو شاری سلێمانی ئەو بارودۆخە نالەبارە ڕاست بکەینەوە. تەنانەت وەزعی قوتابخانە ناوەندیەکان و دووە ناوەندیەکان زۆر ئاڵۆز بوو. مامۆستا و دەستەی بەڕێوەبەرانی ئەو قوتابخانانە بە چەقۆ و بە دەمانچۆ لەناو پۆلە قوتابیان بێڕێزیان دەکردن. لە ماوەیەکی کەما توانیمان ئەو پیا و خراپانە دوور بخێنەوە. دزد و جەردەکانیش دەگیر کران. هەندێکیان لیستیان لە باخەڵدا بوو بۆ کوشتنی ئەو لە پیاوە و ژن. شەو ڕۆژ کارم دەکرد بۆ نەهێشتنی ئەم دیاردە نابەجێ لە ناو شاری سلێمانیە. لە ئەنجامدا ئەو ئاڵۆزیەمان نەهێشت. مامۆستا قانع لەگەڵ ئەوەدا بارزانی سەرقاڵی کاری سیاسەت و پێشمەرگایەتی بوو. هەمیشە میوانداری پیاوانی کوردی کردووە لە هەموو چینەکانی کوردستان و هەروەها عەرەب و تورکمان. لە کۆڕەکەیە باسی گەلێشتی جۆراوجۆر دەکرا. هەر یەکە و تام و چێژی خۆی هەبوو. هاوینی 1964 لە بارگای بارزانی لە سەنگەسەر مامۆساقانە کۆڕی دانیشەکەی گەرم کردبوو. باس ڕۆیشت و باس هات. مامۆستا قانەوتی قوربان واز لەم برایەتی کورد و عەرەب بێنە. تەنانەت خوش لە قورئانە جنێوی بە عەرەب داوە. بازانی فەرمووی کوا قورئان جنێوی تێدایە. قانەوتی ئەی ئەوە نییە لە سوورەتی ئەتۆبەدا خوا دەفەرمێ ئەلئەعراب ئەشەد کوفرن وەنیفاقن. بازانی وتی جا ئەوە کەی جنێوە؟ لە وەڵامدا مامۆساقانە وتی قوربان جنێوی خوا هەروە دەبێ، خۆ نافەرمێ واوە لە داچی عەرەب. بازانی لەبەر خۆی وتی دەگوێ لێ بگرن چی دەڵێ. ڕۆژی هەینی 13 تشرینی 1964 لیوانڕوکن تاها محەممەدەمین کرا بە قایەد فەرقەی 2. ڕۆژی شەمە 14 تشرینی 1964 گۆڕانکاری کرا لە نێوان وەزارەتەکانی بەغدا. تاریحیا ڕێز وەزەرا، ناجی تالب خارجیە، صبحی عەبدولحەمید داخلیە، محسن حسین الحەبیب دیفاع، عەبدولکەریم فەرحان سەقافە و ئێرشاد، محەممەد جواد العبوسی مالیە، عەبدولستار عەلی حسین عەدل، شوکری ساڵح زەکی تەربیە، عەبدولعەزیز الوەتار نەوت، عەزیز حافظ اقتصاد، شامل سامەڕایی تەندروستی، عەبدولساحب ئەلوان ئیسلاحی زراعی،
عبد الفتاح الآلوسي أشغال، عبد المحسن زلزلة تخطيط، عبد المجيد سعيد مواصلات، هديب الجادر صناعة، عبد الهادي الراوي زراعة، فؤاد الراوي بلديات، عبد الكريم الحاني عمل، مصلح النقشبندي أوقاف، عبد الرزاق محي الدين شؤون الوحدة، مسعود محمد وزير الدولة لسلسي كرد. بریاری سەرۆک بارزانی وابوو کە من چەرشێ بکات بۆ یەکێک لە ئەو وەزارەتانە، بەڵام لەو کاتانەدا ڕۆژنامەنووسێکی بیانی هاتە لای بارزانی لە سەنگەسەر، وتی لایەنێکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا فڵان کەسیان لاپەسەندە بکرێ بە وەزیر. ئیتر نازانم هەتا چ ڕادێک ئاخاوتنی ئەو ڕۆژنامەنووسە ڕاست و دروست بوو. ڕۆژی چوارشەمە 9 کانونی یەکەم 1964 شێخ ئەحمەد بارزانی و عەقیدڕوکن عەزیز تۆفیق و زەعیم عەزیز چەلەوی هاتن بۆ لای سەرۆک بارزانی لە ڕانیە. ڕۆژی پێنجشەمە 10 کانونی یەکەم 1964 بارزانی فەرمووی خۆت ترشە بکە بۆ ئەندامی مەجلیسی سەرکردایەتی شۆڕش. ڕۆژی یەکشەمە 13 کانونی یەکەمی 64 عەقیل سەلیم فەخری و موسا کاظمە جوبوری و ژمارەیەکی دیکە لە ئەفسەرانی پایەبەڵندی سوپای عێراق و ئەندازیار سامی محەممەد عەبدوڕەحمان کە لە دەست ڕژێمی بەغدا ڕایان کردبوون لە قەڵازە بوون. لەسەر فەرمانی سەرۆک بارزانی خانوویەکەم بەکرێ بۆ تەرخانکردن لەگەڵ موچەی ماگانە بۆ هەر یەشێکیان و موچەش بۆ منازەم عەبدوڵڵا محەممەد لاوە دواتر بە ژێرەی ڕێکەوتنی 11 ئازاری 1970 بوو بە ڕائید لە بەغداد بە دەستی کەسێکی نەناسرا و شەهید کرا. هەروەها عەقیل لەتیف لە کاتی ڕەژیمی عەبدولکەریم قاسمە سەرکردەی جێشی شەعبی سەر بە حیزبی شیوعی بوو. لە کاتی مفاوەزاتە لەسەر داخوازی من و ڕەزامەندی سەرۆک بارزانی عەقیل لەتیفیان جێڕایەوە بۆ سوپای عێراق. دواتر حاجی عەبدولڕەزاق مەحموود لە بەردەمی سەرۆک بارزانیە گلەی لێکردم کە ئەو ئیشەم پێ ئەنجام داوە. عەقیل سەلیم فەخری لە ڕێگەی قەرەداخەوە ڕۆیشتوو بوو بۆ بەغدا شەوی یەکشەمە 13 کانونی یەکەمی 1964 ڕادیۆی ئیسرائیل بڵاوی کردەوە گوایە عەقیل سەلیم فەخری و ژمارەیەک ئەفسەری پلەبەرز لە بەغدا ئێدام کراون بە تاوانی بەشداربوونیان لە پلانی کودەتایەکی سەربازیدا دژی ڕژێمی عەبدولسەلام عارف. شەڕ و لێدان لە نێوان سوپای عەبدولسەلام عارف و سوپای شۆڕژێری کوردستان لە دەوروبەری ڕۆژی 1/4/1965 شەڕ و پێکدەدان لە نێوان سوپای عەبدولسەلام عارف و سوپای شۆڕژێری کوردستان دەستی پێکردەوە. میری پاشگەز بووە لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی لامەرکەزی. میلەت سەر لە نوێپشگیری شۆڕشی کرد بۆ سەردانەنەواندن و سووربوون لەسەر چەسپاندنی مافی ڕەوای نەتەوەی کورد. پێشمەرگە لە شار و شارچەکان کشانەوە بەرەو شوێنی قایمتر و هەروەها بۆ مەبەستی دوورخستنەوەی دانیشتوانی ئەو شار و شارچکانە لە زەربوزەنی سوپای عێراق. دەیان ئەفسەر و سەدان سەرباز و پۆلیس و گەنجان هاتنە ڕیزی سوپای شۆڕژێری کوردستانەوە. ڕۆژی شەبە 1 کانونی 1965 لە دوای سەعات 3:30 پاش نیوەڕۆوە شەڕێکی توند ڕوویدا لەسەر ڕێگای سلێمانی کەرکووک لە نێوان لەقەشی پێشمەرگە و سوپادا. لاشەی 8 ئەسکەر بەجێ هێڵرا بە گوێرەی بروسکەی سوپا هەر سەربازیش بە سەختی بریندار کراون. سوپای عێراق ڕێگای کەرکووک سلێمانی داخست. ڕۆژی یەکشەمە 3 کانونی 2 1965 ڕێگەی سلێمانی کەرکووک لە دوای سەعات 11 سەر لە بەیانیەوە دەکرێتەوە هەتا سەعات 6 ئێوارەی هاتوچۆ ئازادە، دوای ئەوە دادەخرێت. ڕۆژی یەکشەمە 10 کانونی 2 1965 ئێستا جارێ لە ناو شاری قەڵازەین ئەمڕۆ باران زۆر باری. ڕۆژی سێشەمە 9 کانونی 2 1965 میری هاتوچۆی پیا و نێرینەی قەدەغە کردووە لە نێوان کەرکووک و سلێمانی و قەڵازە، تەنها ژن بۆی هەیە هاتوچۆ بکات. ڕۆژی چوارشەمە 20 کانونی 2 1965 وەک لەسەرەوە ئاماژەم پێکردووە
لەسەر بریاری کۆنگرەی شەشی پێدالکە کە لە قاڵانزە ئەنجامدرا، هەروەها ڕەزامەندی سەربارزانی ئەمڕۆ لەگەڵ پەلێک پێمیمی بارزانیدا چوون بۆ ناو شاری سلێمانی بۆ پاکسازیکردنی بنکەی کانیماسی کە پاشماوەی پێدارکافی سەردەمی مینوسینی مالومە بوو، هەروەها بۆ ڕزگارکردنی دانیشتوانی شاری سلێمانی لەو مەفارزی دز و جەردە و پیاوخراپانەی لە ناو شارەکە بڵاو بوونەتەوە و ئازاری خەڵکیان ئەدا و سەرانان لێوەردەگرتن. ڕۆژی چوارشەممە 3 شوبات 1965 بەشی زۆری دز و جەردە و پیاوخراپەکانی ناو شاری سلێمانی گیران بۆ دڵنیاکردنی هاوڵاتیان لە ناو ئۆتۆمبیل لە ناو شاری سلێمانیا سورانرانەوە. بنکەی دز و جەردەکان لە ناو دێهاتەکان و گەڕەکەکانی دەوروپشتی سلێمانیدا بوون. ڕۆژی چوارشەممە 10 شوبات 1965 لە ناو شاری سلێمانی بازار و دوکانەکان داخرا بوون، واتە خەڵکەکە مانیانگرت بوو دژی ئەوەی ماوەی ساڵێک تێپەڕ بووە بەسەر ڕاوەسانی شەڕە لە نێوان سوپای شۆڕژێری کوردستان و ڕژەمی باسدا بێ ئەوەی هیچ مافێ بۆ کوڕون کرابێتەوە. میری ناردنی نەوت و بەنزینی قەدەغە کرد کە لە کەرکووکەوە بێت بۆ سلێمانی، هەروە میری ڕێگەی سلێمانی دەربەنیخانی داخست. ڕۆژی چوارشەممە 7 شوبات 1965 لەبەردەم مزگەوتی خانەقا لە ناو شاری سلێمانی کۆمەڵێک چەکداری نەناسرا و دەستڕێژیان کرد لە خۆم و ئەو پێشمەرگانەی لەگەڵ مابوون. پێمیم نەسەردینی شوفێر و پێمیم شێخڕەشی برینار کران. ڕۆژی دوایی لە سلێمانیەوە گەڕامە بۆ قەڵازێ. سەرەتای ناهەمواری لە دوای تەواوکردنی ئەو کار و بارە لە سلێمانی نێردنام بۆ ناوچەی شوان لە دەوروبەری کەرکووک، چونکە لەوێ هەندێک لە لێپرسراوانی شۆڕش کاری سربەخۆیان دەکرد و ئاڵۆزیان دەخستە نێوان سەرکردایەتی شۆڕش و میریەوە. لەو کاتەدا لە گفتوگۆکردندا بووین. بۆ چارەسەرکردنی ئەو گیرروگرفتانە فەرمانم لە بەرزانیەوە بۆ هات کە بۆ ماوەیەک لە کەرکووک بمێنمەوە بە یارمەتی ئەفسەرێکی فرقەی دوو گەشتە بکەین بە ناو چەکەدا و چ گیرروگرفتێ دروست بووە لە نێوان دامودەستگای سوپای پێشمەرگە چارەسەر بکرێ. هەروە گێڕانەوەی ئەو ئۆتۆمبیلە سەربازانەی لە کاتی گفتوگۆدا ڕفێنرابوون. دوای چەند جارێک هاتوچۆ و چارەسەرکردنی دایان گیرروگرفتی لەم بابەتە هێواشواش نێوان ئێمە و میری دوور دەکەوتەوە. پێش دەستپێکردنەوەی شەر لە دواتچوونمدا بۆ کەرکووک هەستم کرد ئەمڕۆ بە سبەیم پێ دەکەن. ئەو داخوازانێ هەمان بوو بۆ سوودی شۆڕش هیچیان جێبەجێ نەئەکرا و داوان لێ کردم ئەبێت بۆ چارەسەرکردنی هەندێک لەو کێشانە بچم بۆ بەغداد. لە بەغداد داوان لێ کردم نەگەڕێمەوە بۆ ناو شۆڕش و هەرچی کارێکم دەوێ بمدەنێ. منیش زوو تێگەیشتم ئەمە داوێکی گەورەیە و بە تەنها ناتوانم لێ ڕزگار بم. وتم باشە ئەمێنمەوە بە مەرجە ڕەوانەی دەرەوەی وڵاتم بکەن. بارودۆخی شڵەژاو دڵنیا بووم کە تازە ناتوان بگەڕێمەوە بۆ ناو شۆڕش و بارودۆخەکە شڵەژاوە. لێرەدا مەبەستی میری ئەوە بوو لە شوێنێ دامبەنێت و بروسکەی شۆڕشم پێ هەر بکەن، هەروەها دوورم بخەنەوە لەو بەرهەمە سوودبەخشەی هەمە بۆ شۆڕش. لە بەغدادەوە نامەیەکم نووسی بۆ بارزانی و بارودۆخەکەی خۆم بۆ ڕوون کردەوە. بەهۆی خوشکمەوە نامەکەم بۆ نارد. لەگەڵ ئەوەشدا هۆڵم ئەدا یەکێ فریان بکەوێ و بتوانێت لە بەغدا ڕزگارم بکات بۆ ئەوەی بگەڕێمەوە کوردستان. بۆ ئەمە بەسا ڕوون کردە ئەفسەرێکی کورد کەریم قەرەنی لە بەخا. وتی ئەوەندەی لە توانامدا بێ هەوڵ ئەدەم دەربازت بکەم. دوای کاتژمێرە لە گەراجی ناو ماڵەکەیەوە پێکەوە سواری ئۆتۆمبیلەکەی بووین کە هاتینێ دەرەوە دوور بە دوور ئۆتۆمبیلەوە سابوو. دوور و نزیک دوامان کەوتن. کەریم قەرەنی هەتا ئەیتوانی ئۆتۆمبیلەکەی خێراتر لێ دەخوری و ئەم کۆڵان و ئەو کۆڵانی پێدەکردم. لە دڵی خۆم داوتم مەحالە ئەو دوو ئۆتۆمبیلە بمان دۆزنەوە. لە دوجار بردمیە بەردەمی ماڵێ وتی ئەم ماڵەش هی خۆمانەوە ئێستا کەسی لێ نییە. ڕۆژی دوایی
هات بە شوێنمە سەیری کرد ئەم لە ئەولای ماڵەکە بە ئەمن و ئیستیخبارات گیرا بوو. پێ ڕاگەیاندم بردنە دەرەوەم لە بەغا زۆر زەحمەتە و میری کون بە کون بە دوامە بەردەوامە. ئیتر هیچی وایەکم نەما کە بگەڕێمەوە بۆ کوردستان. نامەیەکی ترم نار بۆ بارزانی بۆ نووسی بوو بە گەیشتنم بۆ ئەوروپا پەیوەندی دەکەم بە برادەرانەوە تاکو یارمەتیم بدەن و بگەڕێمەوە لای بەرزستان. میری داینام بە مەعاون ملاحیس لە باڵێزخانەی عێراق لە ئەسینە یونان. من لە هەوڵ و تەقەلای ئەوەدا بووم دەست بگا بەلایەنێک کە یارمەتیم بدەن و بۆ گەڕانەوەم یەکەم جار نامەیەکی مستەجلم نار بۆ دکتۆر کەمال فوئاد. ئەو کاتە لە ئەڵمانیا بوو. وام ئەزانی نامەی تۆمارکراو یعنی مستەجل زووتر ئەگا وەک لە نامەی ئاسایی. وەڵامی دکتۆر کەمال فوئادم بۆ هاتەوە ئێستاش لە یادمە نووسی بووی نامەی ئاسایی خێراتر ئەگا وەک لە نامەی تۆمارکراو. ئامادەی هاریکاری خۆی دەربڕی بوو ڕێگای پیشاندام چۆن بگەمە ئەڵمانیا. لە هەمان کاتە ئەفسەرێکی عەرەب بە خۆی و جانتایەک بروسکەی جفرەکراوی شۆڕشەوە هات بۆ ئەسینا. پێی گوتم ئەو بروسکانم هێناوە کیلەکانیمان بۆ بدۆزیتەوە و لە مای دووسێ هەفتە تەواوی بکەیت. بەڕاستی ئەو هەڵوێسەم لە زۆر ستەم و قورس بوو. دەست بە جێبەریانمدا پەیوەندی بە چەند لایەنێکی دیکەشە بکەم کە بەڵکو لە ناو یونانەوە یارمەتی دەرچوونم بدەن، چونکە لە ڕاستیە ئەوەندەم پارە پێ نەبوو بەشی چوونم بکە بۆ ئەڵمانیا. ناچار لەو ئوتێلەی کلەی بووین گواسمە بۆ ئۆتێلێکی هەرزانتر و جانتا بروسکەکەشم لەگەڵ خۆم برد. پەیوەندیم بە باڵەسخانەوە بچڕان. هەتا 4-5 شەو لەگەڵ خێزانەکەمە لە ناو بانیۆی گەرمای ئۆتێلەکە ئێمە بروسکانمان ئەسووتان. دڵنیا بووم ئەگەر لە هەرچێ شوێنێ بە یارمەتی باڵەسخانەی عێراق بگیرێم بۆ بروسکانەوە ئەو کاتە تاوانبارم ئەکەن بەوەی نوێنی باڵەسخانم بردۆتە دەرەوە و تووشی گیرروگرفتی گەورەتر ئەبم، لەبەرەوە هەمویانم سووتان. شوێکی سەرقاڵی بروسکە سووتانن بووم لەپڕ بانیۆکە قرچەیەکی کرد و تەقی. ئەو شەوە تا بەرەبەیان هەرچێ جێگە کاغەزی سووتا و بێت نەمهێشت و گەرماوەکەم پاکردەوە. بۆ سبەینێ ئەو ئوتێلەشم بەجێهێشت چوومە ئوتێلێکی دیکە و بە خاوەنەکەی ماوەد ئەڕۆین بۆ ئیتالیا. بەو شێوەیە نزیکەی 3 هەفتە ماینەوە. تەنها بۆ تەلەفۆنکردن یان خواردن کڕین لە ئوتێلە چوومە دەرەوە، چونکە لە ناو ئوتێلەکەەوە تەلەفۆنم بۆ هیچ لایەنێک نەدەکرد. دوجار کە تەلەفۆن کردەوە بۆ ئەو لایەنەی دۆسی سەر بارزانی بوو، مژدەی دامێ وتی سبەینێ ئۆتۆمبیلێک دەنێرین بە شوێن تاو ئەدبات بۆ فرۆکەخانە لەوێ شەو بۆ تالان. ئەو شەوە دنیام لە ڕۆشن بۆ و خواخوام بوو زوو ڕۆژ بێتەوە. دوای ئەوە گەیشتنە تالان لەوێ بە ئۆتۆمبیل گەڕامەوە بۆ کوردستان. ئەو کاتە بارزانی لە حاجی هۆمەران بوو لە بەردەکلۆر. چوومە خزمەتی بە سۆزێکی باوشێکی بە نرخ و دڵسۆزەوە پێشوازی لێ کردم و بە فەرمانی ئەو خۆم و خێزانەکەم لەگەڵ ماڵ و خێزانی بەڕێزی بەرزانی داماینەوە. لەسەر فەرمانی بەڕێزیان لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ناو کوردستان بڵاو کرایەوە بە ئاگاداری و فەرمانی بەرزانی چوومەتە دەرەوەی وڵات بۆ ماوەیەک. دواتر گەڕاومەتەوە کوردستان بۆ ڕاپەڕاندنی کاروباری ئاسایی لە ناو شۆڕشدا. ئەو ماوەی لە یونان بووم بە فەسڵ کراوی ماوەتەوە، وەک لە نووسراوی وەزارەتی مالیە هاتووە لە ژێر ژمارە 74904 قسم ئەشورتە 114714 فی 27/11/1980 و ماوەکەش تەنها 4 مانگە. جا پێش ئەوەی بە فەرمانی بارزانی بچم بۆ ناوچەی کەرکووک و ناو کەرکووک وەک لەوە پێشتر باسم کرد، ڕۆژێک لە نزیک ڕانیە مامجەلالم بینی فەرمووی پیرۆزبایی لێ ئەەکەم موژدەت شت ئەدەمێ بڕیار وایە شۆڕش تۆ هەڵبژێرێت و ببیت بە وەزیر. تۆ یەکەم وەزیرە بی بە ناوی شۆڕشەوە.
کە لە بارزانیم پرسی فەرمووی تۆ زۆر ماندوو بوویت و بەرهەمی کۆششی خۆتە کە دەمانەیە بتکەین بە وەزیر. دوجار فەرمووی دەبێت تۆ لەگەڵ من ناو بچێتە مێژووە. ئەوەی کە بەسرم هاتوو هێنرایە ڕێگام پیلانێک بوو دشی بوونم لە ناو شۆڕشدا و دوورخستنەوەم لە شۆڕش و لە خزمەتی ملەتی کورد. بازانی نەمر زۆرجار دەیفەرموو تۆ منت هەیە، منیش هەمیشە خەزارباری ڕێز و خۆشەویستی و باوکایەتی سەرۆکمەلا مستەفا بارزانی نەمرم. لە بیرنامەی ساڵی 1965 بە شێوەیەک یەک لە دوای یەک ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی ئەو ساڵم بەم شێوەیە خوارەوە نووسیوەتەوە. ڕۆژی دووشەممە 15 ئازار 1965 لە بەغدا لە ئوتێل شورە دابەزی. ڕۆژی چوارشەممە 30 ئازاری 1965 ژمارەیەکی زۆر جێش و جاش و زرەپۆش چوونە ناو شاری سلێمانی و دەستیان کرد بە تەقەی کوێرانە بە ناو خەڵکە. لە یەکەم هێرشە 57 کەس لە دانیشتوانی ناو شاری سلێمانی کوژران. لە ناو کوژراوەکانە 5 ئافرەت بوون. ڕۆژی یەکشەممە 4 نیسانی 65 میری نووسراوی ڕسمی دەرکرد وایە بە پلەی بلاحیز منیان جێڕاوەتەوە بۆ سەروەزیفە بجێزمەوە بۆ سەفارەتی عێراق لە ئەسینا یونان. ڕۆژی دووشەممە 12 نیسانی 65 لە بەغدادەوە نێرام بۆ ئەسینا لە یونان و لە سەفارەتی عێراق دانرام. خەلیل چەلەبی سکرتێری یەکەمە و خەسرە و ڕەشید جەودەت ژمێریاری سەفارەتە. ڕۆژی هەینی 7 نیسانی 1965 ڕژێمی عێراق لێبوردنی گشتی دەرکرد بۆ هەموو ئەو کەسانەی لە شۆڕشی ئەیلولا بەشدارن و چەکیان دزی ڕژێم هەڵگرتووە. ڕۆژی شەممە 22 مایسی 1965 لە بەغدادەوە ئەفسەرێکیان ناردووە بۆ سەفارەتی عێراق لە ئەسینا ناوی ئەحمەد مەحموود شەماعە. ژمارەیەکی زۆر بروسکەی شفرەکراوی کوردستانی لەگەڵ خۆی هێناوە بەو هیوایەوەی کە گوایە من شیان بکەمەوە و بیان باتەوە بۆ وەزارەتی بەرگری عێراق. هەوڵ ئەدەم ئەوەندەی بتوانم زووتر یونان بەجێبێڵم. ڕۆژی هەینی 4 حوزەیرانی 1965 سەفیری ئێران زۆر لەگەڵما خەریب بوو کە بەڵێنیان بدەمێ لە ئێران بمێنمەوە لەگەڵ دام و دەستگای ئەوان نائیش بکەم. کە زانیان من نادەم ئینجا بەڵێنیان پێدام لە ڕێگەی ئێرانەوە بەرەو کوردستان بمجێڕنەوە. ڕۆژی سێشەممە 8 حوزەیرانی 1965 سەعات 6:30 ئەم ئێوارەیە لە ئەسیناوە بە فڕۆکە ئەچین بۆ تاران و لەوێشەوە ئەگەڕێنەوە بۆ کوردستان. سەفیری ئێران کوردە و خەڵکی دەوروبەری سابلاخە. بەدەم قسەی خۆش و باسی کەرە و پەنیر و دۆی کوردستانەوە لەگەڵ سکرتێرەکە پێکەوە هەتا فڕۆکەخانەی ئەسینا لەگەڵما هاتن. لە تاران ئێمەیان بردە ئوتێلێکی پلەباڵا ناوی ئوتێل ڤەنەک بوو. ڕۆژی دوایی نوێنەری بارزانی شەمسەدین موفتی و هابۆ لامان تەدارەکی گەڕانەوەیمانی کرد بەرەو کوردستان هەتا حاجی هەمەران. ڕۆژی پێنجشەممە هەڤەی حوزەیرانی 1965 لە تارانەوە بە ئۆتۆمبیلێکی تایبەت بەرەو کوردستان حاجی هەمەران کەوتینەڕێ. ڕۆژی یەکشەممە 20 حوزەیرانی 1965 لەسەر فەرمانی سەرۆک بارزانی و بۆ پەڕی هەستی باوکایەتی و فەرزەندەیی و پڕئەمەکەوە ئێمەیان برد بۆ شکێڕ و پەنابەردێکی پەنابەردەکانی چیای بەردەکلۆر و لە ڕیزی خێوەت و ڕەشماڵەکانی ماڵی سەرۆک بارزانی و سەرجەم خاوەخێزانی کوڕەکانی خۆی لە قەتپاڵێکە خێوەتیان بۆ ئێمەش هەڵا و بە نوێن و پێخەف و پێویستی ژیانی ساکاری ئەو کاتانەوە تەدارە کراوە. ڕۆژی دووشەممە 21 حوزەیرانی 1965 فەرماندەی بەتالیۆنێک لەو بروسکەیە نووسی بووی فڕۆکەیەکمان خستۆتە خوارەوە فڕۆکەوانەکەش بەدیر گیراوە. لەسەر فەرمانی بارزانی بە بروسکە داوامە لە فەرماندەی بەتالیۆنەکە کرد کە هەندێک پارچەی فڕۆکەکە لەگەڵ فڕۆکەوانەکە بینێرێ بۆ لامە.
لە وەڵامدا دەرکەوت گوایە بۆ باسکردنەوەی وەرەی پێشمەرگە ئەم بروسکەی کردووە و ئەم بروسکەشی بڵاو کردوێتەوە. دوای دەرکەوتنی ئەم ناڕاستیە فەرماندەی بەتالیۆنەکە لە چەک کرا و ماوەیەکی زۆر بێ ئیش و بێ فەرمان مایەوە. ڕۆژی دووشەممە 28 حوزەیرانی 65 ئەم ئێوارەیە فڕۆکەی بۆمبە هاوێژ هاتە سەرمان و حەو بۆمبای هەرە قورسی بەردایەوە بۆ سەر خێوەت و ڕەشماڵەکانی ماڵی سەر و بەرزانی. شەر لە نێوان سوپای شۆڕژێرانی کوردستان و جێش و جاشدا لە هەموو شوێنێکی کوردستان بە گەرمی بەردەوامە. ڕۆژی یەکشەممە 4 تەمووزی 1965 بە گوێرەی ئەو زانیاریانەی پێمان ئەگا ناکۆکی و ئاڵۆزی کۆتۆتە نێوان وەزیرەکانی ڕژێمی بەغدا و هەندێک لە وەزیرەکان ڕۆشن بۆ قاهرە و پەنایان بردۆ بۆ جەمال عەبدولناسر. ڕۆژی دووشەممە 5 تەمووزی 1965 لە ناو شاری سلێمانی کەسانێکی نەناسرا و دەستدرێژیان لە ناهیدەخانی شێخ سەلام کردووە و بریندار کراوە. ناوبراو خێزانی نوری شاوەیسە کە لەگەڵ سەرک بارزانیایە و ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە. لەوە پێشتر ناهیدەخان خۆشی ئەندامی لژنەی مەرکەزی پێداڵکا بوو. ڕۆژی سێشەممە 6 تەمووزی 1965 لە بەغا دە وەزیری ڕژیم دەستیان لە کار کێشایەوە. هادی خەماس و سوبحی عەبدولحەمید و عەبدولڕەزاق عارف محاوەلەی کودەتایان کردو.